سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانەدەستانی دوو کۆڵبەر لە ناوچەی سۆما و برادۆستی پارێزگای ورمێ، دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزەمنیەکان، هەڵوەشانەوەی حوکمی سێجارەی وریشە مۆرادی، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری سەنعەتی نەوت، گاز و کارەبا و بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی شارەنووسی حوجەت ئالەحمەد و محەممەد تەحماسبی لە زیندانەکانی ڕژیم. گیانەدەستانی دوو کۆڵبەر لە ناوچەی سۆما و برادۆستی پارێزگای ورمێ. ڕۆژی سێشەممە 18 سەرماوەزی 1404 هەچاوی دوو کۆڵبەر لە ناوچەی سۆما و برادۆستی پارێزگای ورمێ بەهۆی هەرەسی بەفرەوە گیانیان لەدەستا. بەپێی راپۆرسەکان ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی مەعسووم و جاندار ئەحمەدی هاوکار لەگەڵ کۆڵبەرێکی دیکە کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە بەهۆی ڕوونەوەی بەفرەوە گیریان خواردووە و ئەو دوو شارۆمەندە گیانیان لەدەستەوە و کۆڵبەرەکەی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شانی باسە ساڵانە بەچەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هاتنی هەراس کەوتنە خوارەوە لە بەرزاییان سەرمابردووی دەیان هاوڵاتی کۆڵبەر گیانیان لەدەستەدەن و بە سەدان کەسی دیکەش بریندار یان کەمەندامە بن. دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزەمنیەکانەوە. ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەز سێ هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرسەکان ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی ئاکام شێخە، هەژار محەممەد زادە ئەقدەم و ئیمان محەممەد زادە خەڵکی گوندەکانی قەرە خشلاق و خۆرخۆڕە سەر بە شاری مەهاباد بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵاتی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسە سەرەڕای بەدوەداشوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو سێ دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. هەڵوەشانەوەی حوکمی سێجارەی وریشە مۆرادی. ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەز حوکمی سێجارەی وریشە مۆرادی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی یەبین لەلایەن دادگای باڵای وڵاتەوە هەڵوەشاندراوەتەوە و دۆسیەکەی ڕەوانەی دادگای پێداچوونەوە کراوە. بەپێی راپۆرسەکان مستەفا نیلی پارێزەری ئەو بەندکراوە سیاسیە ڕاگەیاندووەکە بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست و نایاساییبوونی ڕەوەندی دۆسیە و هاوڵاتیە حوکمی سێجارەکەی هەڵوەشاندراوەتەوە. شانی باسا و چالاکوانە مانگی خەزەڵوەری 1403 هەچاوی لەلایەن لەقی 15 دادگای انقلابی چارانەوە بە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حوکمی سێجارەی بەسەر دەسەپێنرا بوو. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری سەنعەتی کارەبا، نەوت و گاز. ڕۆژی ڕابردوو کرێکارانی پەیمانکاری سەنعەتی نەوت، گاز و کارەبا دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بەجاخوازیەکانیان لە بەردەم بینای پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکە باوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕێخستنی ڕێپێوانێک خوازیاری هاوسەنگسازی حەقدەستەکانیان لەگەڵ کرێکارانی فەرمی، پێجانی حەقدەست و مەزایە جوەخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفاهی، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی کارمەندانی بەهزیستی لە ئێران. ڕۆژی چوارشەممە 19 سەرماوەزی 1404 هەچاوی کۆمەڵێک لە کارمەندانی بەهزیستی لە چەندین شاریاران دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان لە بەردەم پەرلەمانی ڕژیم کۆبوونەوە. بەپێی وێنانێ بەدەستمان گەیشتوون نەڕازیان لە کۆبوونەوەکەدا ماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەست و پێنەزانی حەقدەستە دۆخراوەکان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەساییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کارمەندان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، کۆچەی هاتنی گوشاری ناوەندامنیەکان بۆ سەر ناڕازیان،
پێجانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەر شەبنەم حوسێنزادەدا. بەپێی راپۆرسەکان، شەبنەم حوسێنزادە بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبراو هاوکات لەگەڵ هاوسەرەکەی بە ناسناوی ئەمیر حوسێن موسەوی ڕێکەوتی 28 سەرماوەزی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە لە فڕۆکەخانەی مەهرابادی ساران دەست بەسەر و ڕەوانەی شوێنیکەی نادیار کران. شانی باسە هاوسەریە و بەندکراوە بۆ ماوەی ساڵێکە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بێسەر و شوێن کراوە و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر یان پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دووە هەواڵ بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی شارەنووسی حۆجەت ئالەحمەد و مەحەممەد تەحماسبی لە زیندانەکانی ڕژیم. بەپێی راپۆرسەکان، حۆجەت ئالەحمەد و مەحەممەد تەحماسبی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شارەکانی ئیزە و ورمێ سەرەڕای خراپی دۆخی تەندروستیان لە مافی دەستڕاگەیشتن بە جەرمان بێبەشکراون. بەپێی ئەو راپۆرسانە، حۆجەت ئالەحمەد ڕێکەوتی 26 خەرمانانی ساڵی 1403 هەساوی بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵات بۆ سەرماڵەکەی لە شاری ئیزا سەر بە پارێزگای خوزستان دەست بەسەر و هەروەها مەحەممەد تەحماسبی ڕێکەوتی 23 گەلاوێژی هەمان ساڵ لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندە لە شاری ئەهواز کراوە. شانی باساوە دووبەندکراوە ڕۆژی یەکشەممە 25 خەزەڵوەر لەلایەن لە قیسێ هەمی دادگای ئینقلابی ئەهوازەوە لە دۆسیەیەکی هاوبەشدا بە تەبلیغ دژ بە ڕژیم هەڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هاوکاری لەگەڵ گروپەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی تۆمەتبار کراون، بەڵام هێشتا سەبارەت بە ئەو حکمەی کە بەسەریاندا سەپێنراوە زانیاریەک لەبەردەستانیە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.